گفتوگۆ بکەین لەسەر بابەتەکان و ئەو کێشانەی یان ئەزمانەی کە ڕوبەڕوو کوردستان بوونەتەوە. جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم لەو کۆڕەدا بارودۆخی ئەمڕۆی هەرێم و ئەو قەیرانانی ڕوبەڕووی هەرێم بوونەتەوە بۆ ئامادەبوانی شیکردەوە و ڕاگەیاند. لەم دوایەدا هەرێم تووشی دوو قەیرانی سەرەکی بۆتەوە، ئەوانیش قەیرانی دارایی کە لە سەرەتای دەستپێکردنی کابینەی هەشت بەهۆی بڕینی بەشەبوجەی هەرێم لەلایەن حکوومەتی ناوەندەوە سەری هەڵدا. وتیشی هەرێمی کوردستان ڕوبەڕووی شەڕێکی نەخوازراو بووە کە جەنگێک بوو بەویستی خۆمان نەبوو، بەڵام بەداخەوە ئەو شەڕە بەرۆکی گرتنین و تیرۆریستانی داعش ڕویان کردە هەرێمی کوردستان. سەبارەت بە درێژە کێشانی شەڕ لە ناوچەکانی هەرێمی کوردستان و ئەو گرفتانەی بەهۆی ئەو شەڕۆ دروست بووە، قوبا تاڵەبانی ڕایگەیاند دەستپێکردنی شەڕ سەرەڕای قەیرانی دارایی قەیرانی دیکەی لێ دروست بوو کە ئەویش هاتنی بەشێکی زۆری ئاوارە بوو بە هەرێم. بەڕاستی کوردستان لەم فترەیە تووشی ڕوبەڕوو دوو ئەزمەی گەورە بووەتەوە، ئەتوانی بڵین زیاتریش، بەڵام دوو ئەزمەی سەرەکی تووشی کوردستان بووە. ئەزمەی یەکەم ئەزمەی دارایی بوو کە هەم هەر لە دەستپێکی کابینەی هەشت کە هەموڵێن کابینەی بەدبەخت بوو کە هەر لە دەستپێکی کابینەکە تووشی قەیرانێکی دارایی بووین. ئەو قەیرانە ئەو ئەزمەش پەیوەندیەکی زۆری هەبوو بە بڕینی بڕەبوجەی کوردستان لەلایەن حکوومەتی عێراقەوە کە کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر حکوومەت، لەسەر وەزعی کوردستان، لەسەر وەزعی ئابووری کوردستان، لەسەر بازاڕی کوردستان. ئەگەرەوە کافی نەبوو، ماوەیەک دوای ئەوەش کوردستان ڕوبەڕووی شەڕێک بووە، جەنگێک بوو کە جەنگێکی نەخوازراو بوو، جەنگێک بوو کە ئێمە نەمانویست تووشی بین، نەمانویست خۆمانی لێ بدەین، بەڵام بەداخەوە جەنگەکە هات بەرەو ئێمە. دوژمنەکانمان لێرەدا کە باسی داعشەکەین بەوە ڕازی نەبوون کە بەشێکی عێراقیان داگیر کرد، ڕۆیان کردە کوردستان و هاتن بەرەو کوردستانی شێمەش مەجبور بین دیفاع لە کوردستان بکەین و دیفاع لە خاکەکەی کوردستان بکەین. ئەزمەی دووهەم کە بڵین ئەزمەی شەڕەکەیە و قەیرانی شەڕەکەیە، قەیرانێکی تریشی لێ دروست بوو کە قەیرانی ئاوارە و پەنابەرەکانی کە ئەمڕۆ ڕۆیان لە کوردستان کردووە. ئەوەش بووەتە بارگرانیەکی تر لەسەر شانی حکوومەتەکە. لەبارەی چارەسەرکردنی ئەو قەیرانانە و هەنگاوەکانی حکوومەت و چۆنێتی ڕوبەڕووبوونەوەی جێگیری سەرۆکی حکوومەت ڕایگەیاند بە شێوەیەک لە شێوەکان توانیمانە ئیداری بارودۆخەکە بکەین و نەهێڵین کاریگەری زۆر خراپ لەسەر خەڵکی کوردستان هەبێت. وتیشی سوپاسی خەڵکی خۆمان دەکەین کە خۆراگر بوون و سەبریان هەبووە لە دواکەوتنی موچە و ڕاگرتنی سلفەکانی باڵندەران. لە مانگی دووی ئەم ساڵەوە تاکو ئێستا توانیومانە ئیدارەی وەزعەکە بدەین و نەیەڵین ئەو زەرەرە گەورەیە کاریگەریەکی وا خراپی هەبێت لەسەر خەڵکی کوردستان. نێرە بەڕاستی ئەمەوێت پێشتریش وتومانەوە بێت هەمیشە دووبارەی کەینەوە، ئێمە بێ هەموو مەمنونی خەڵکی خۆمان بین، خەڵکی خۆراگری کوردستان بین کە تەحملی ئەم وەزعیان کردووە، کە سەبریان هەبووە، کە قبوڵیان کردووە کە موچەکەیان مانگێک دوو مانگ بعدەجار سێ مانگ دواکەوێت. سپاسی بەڵێندەرانیش و کۆمپانیەکانی شەکەین کە تەحملی ئەویان کردووە کە بۆ 5-6 مانگە سلفەی پرۆژەکانیان نەدراوە. بۆی ئەوە هەمووی نابێت بڵن حکوومەت بڵێ ئێمە توانیمان ئیدارەی ئەم وەزع بدەین، خەڵکی کوردستان توانی تەحملی هەبێ ڕوبەڕوو ئەو کێشانەی کە تووشی بووە. سەبارەت بۆ شەڕی لەلایەن تیرۆریستانی داعشەوە دژ بە هەرێمی کوردستان دەستی پێکردووە، جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێم ئاماژەی بەوە کرد سەرەتای پەلامارەکانی داعش هێزەکانمان ئامادە نەبوون بۆ ئەو شەڕە، بەڵام دوای ماوەیەک هێزەکانمان توانیان خۆیان ڕێک بخەنەوە و بە شێوەیەکی باش ڕوبەڕووی دوژمنەکانمان ببنەوە. ئەو شوێنانی کە لە دەستمان چوو بوون گەڕانمانەوە ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگە. وتیشی بەهۆی هاتنی هاوپەیمانان و وەشاننی گورزی سەربازی لە تیرۆریستانی داعش و ڕێکخستنەوەی هێزی پێشمەرگە، داعش ناتوانێت پەلاماری کوردستان بدات و ڕۆژانە لە شکست و پاشەکشەدایە. لە کۆتایی کۆڕەکەشدا قوبا تاڵەبانی ڕایگەیاند سەرڕای بەردەوامی کێشە و قەیرانەکان بە پشتیوانی خەڵکی کوردستان و خۆڕاگیری هاوڵاتیان توانراوە ئیداری بارودۆخەکە بکەین و ڕوبەڕووی قەیرانەکان ببینەوە.